وانەکەی پێشوو وانەکانی پێشوو لەبارەی کاتیگۆری چۆنەوە بوو. ئەوانەیە کۆمەڵە بابەتی تر باز دەکرێت لە دەرەوەی کاتیگۆریەکان مەسەر لەبارەی کاتیگۆریەکانەوەی جگە لەوە شەو ئەرستۆ کاتیگۆریەکانی تری جگە لە چۆن و چەند و دانەپاڵ و جەوهەر جگە لەم 4 کاتیگۆریە هەر بە کورتی باسییان دەکاوەکو پێشتر کە نمونونەکانم بۆ یانانەوە هەر ئەوەندەیە تەنها لەسەر مەوزوعی دەکات و دەبێتەوەی کە لە وانەکانی پێشووەوە بزانم بە درێژی باسمان کرد دەبێت و دەکات هەرچەند ئەرستۆ تەنها ئاماژە بۆ دەداوانش دوو کاتیگۆرین و نمونەی بۆ دێنێتەوە هەندێک شتون دەکاتەوە لەبارەیەمەوە ئەویش تەبان کۆمەڵێ عادەتەن کۆمەڵە هینی هەیە پێوانەی هەیە و پێوانانە دێنێ ئەیتر شتەکانی پێلێک دەداتەوە ئەوەی کە لێرە دەهێنێت وەکو هەموو جارێ لە شتەکانی تریشا هێناوێتی ئایا ئەو شتە لێکدژی وەردەگرێت بۆ نمونە لە کاتیگۆری چەندە باسیەوە دەکایە لێکدژی وەردەگرێت ئایا کەمتر و زیاتر وەردەگرێت ئەمەی کە ئەم دوانە بە تایبەتی زۆر بەکاردێنێ لێکدژی و کەمتر و زیاتر یا بەرامبەر دەبێتەوە بەرامبەر بوونەوەکەی چوونیەکە یا ناچوونیەکە ئەمە بۆ دانەپاڵ تەمان بەکاری دێنەوە قیاسی دانەپاڵە شتێک دانەپاڵە ئەگەر بێت و هەردوو سەرەکەی بۆ یەکتر بتوانی بگەڕێنیتەوە کاتێک کە دەیڵی بتوانی هەردوو سەرەکەی بۆ یەکتر بگەڕێنیتەوە ئەوکەوەی کە دەڵێ ئاغای سەردار و عەفوەن کۆیلەی سەردار و سەرداری کۆیلە کوڕی تەلەبەی مامۆسا و مامۆسای تەلەبەمانە بە چوونێکی دەگەڕێنەوە یا کوڕی باوک و باوکی کوڕ ئەمانە دەگەڕێنەوە ئەمانە ینی چی ینی دانەپاڵە جای سەبابینە سەر ئەوەی کە تەبەنەم دوو هینە بەکاردێنە بۆ کاتیگۆری دەبێت و دەکات ئێمە دەبێت و دەکات تەبەن پێشتر باسمان کردووە ئەمە کێشەی زۆر هەندێک کێشەی تایە وشەکان لە عەرەبیەکە منفعل و فاعل دانراوە بەس ئەو وشانە گونجاو نەبوون من کە لەگەڵیان ڕۆشتم سەر دەکەم لە کوردیا و دوو وشەی کردن و بوونوکردنە زۆر زۆر گونجاوە بۆیە یەکێکیان دەبێت یەکێکیان دەکرێت دەبێت ینی لە خۆیان ئەو شتە ڕوو دەدا دەکرێت ینی لەسەری ئەو کاریگەری دروست دەکرێت کاری تێدەکرێت یەکێکیان ینی بەهۆی کارتێکردنەوە دروست دەبێت یەکێکیان هەر لە خۆیان ڕوو دەدا تەبەن لێک دژیەکان بۆ دەبێت و دەکات دەبێت ینی ئەمانە وەری دەگرن بۆ نمونە دەڵێ گەرم دەبێت یا گەرم دەکرێت ئێمە هەردووکیان باسی گەرمی دەکەین شتێکە گەرمی وەردەگرێت بەڵام لە یەکێکیانە کە دەڵێن گەرم دەبێت ینی بەخۆی گەرم دەبێت کەس گەرمی ناکە لە خۆیان گەرم دەبێت ینی ئەوەی کە گەرمیەکەت یا دروست دەکات لە خۆیەتی ینی لێرە فاعل و مەفعول کارتێکەر و کارتێکرا و هەر شتەکە خۆیەتی لە ناو یەک شتان ئەمە دەبێتە بەڵام کە دەڵێ گەرم دەکرێت ئەمەیان یەکێک لە دەرەوەی ئەو شتە گەرم دەکات ئەمەیان دەکرێتە ئەمە لە خۆیان نییە شتێک لە دەرەوە کاری تێدەکا وای لێ دێ بەس ئەم لە خۆی وا لە خۆی دەکا ینی لە خۆیە ئەوەی بەسەرا دێت بەس ئەویتر شتێک بەسەر کەسەکەیان دێنەیە بەسەر شتەکەیان دێنێ تەبەن ئەوە هەردووکیانین وەردەگرن لێکجی وەردەگرن ینی دەڵێ بۆ نمونە چێشتەکەت سارد بوویەوە چێشتەکە گەرم بوویەوە هەردووکیان چییە لێکدژن ساردبوونەوە لەگەڵ گەرمبوونەوە لێکدژن دەڵێ بۆ نمونە یا دەڵێ گەرم کرایەوە یا سارد کرایەوە ئەمەیان دەکاتە هەر لێکدژیەکە وەردەگرێت یا بۆ نمونە چێژ و ئازار دەڵێ چێژ دەکات لەگەڵەوەی کە ئازار دەچێژێ ینی چێژ دەکات لێکدژی ئێش دەکاتە چێژ دەکات و ئێش دەکات ئەلێرا دەکاتە بوونەکە نییە بەڵام بۆ ئەسە گەرمەکە دەتوانین دەکاتیش بەکاربێنی دەبێتیش بەکاربێنی بڵێن سار دەبێ و گەرم دەبێت یا سار دەکرێت و گەرم دەکرێت بەڵام چێژ دەکا و ئێش دەکات ئەمەیان دەکاتە
لە کاتێکا لە کوردەکە گەر تۆزێ لی بڕوانین سێر دەکەین شتێک ئێش دەکا ینی بەخۆی ئێش دەکایە وای لێ دەکرێت کە ئێش بکە بەس لێرە فعلەکە هەر هینە وەکو بڵێ جۆرەکە لە فعل لە کوردیا هەم لە بینی فعلی متعدی و لازمایە لەو نێوانایە ینی ئەوەی کە لێرا گرنگە دەو دەوێ بڵێ ئەوەیە دەڵێ دەکات و دەبێت بەم بەڵگانە لێکدژی وەردەگرن ینی ئەوەی کە سارد دەکرێت ئیمکانی ئەوەی تایە کە گەرمیش بکرێت گەرم و ساردیش چین دوو لێکدژن کەواتە دەکرێت لێکدژی وەردەگرێت دەبێتیش بە هەمان شێوە لێکدژی وەردەگرێت ئەی زیاتر و کەمتر وەردەگرن یانە بێگومان زیاتر و کەمتریش وەردەگرن بۆچی چونکە تۆ دەڵێ زیاتر گەرمتر بووە یا ساردتر بووە ئەو بۆ بوونەکە بۆ دەکاتەکە دەڵێ گەرمتری کرد یا ساردتری کرد ینی مەوزوعی تر ئەلێرا دەچێتە سەر دەکات و هەم دەبێتیش تەناو دوشتەی هێناوەتەوە پێمان دەڵێت دەکات و دەبێت هەردووکیان لێکدژی و زیاتر و کەمتر وەردەگرن دوایەوە تەبەن دێتە سەر ئەوانی تر دێتە سەر چۆنچۆنی لێرەم لە حەزەیەک دەدا ئەڵێ لە دانەپاڵا باسی ئەومان کرد کە هەندێک دانەپاڵ هەیە سەر بە چۆنچۆنیە چۆنچۆنی ینی بە چ بارێکە ئەڵێ چۆنچۆنی دانیشتووە چۆنچۆنی ڕاوەستاوە ئەم بارە کە هەیە چۆنیەتی نییە چۆنیە کە تۆ دەڵێی لار بووەتەوە ئەمە چۆنیە ئەڵێ ڕاست بووەتەوە ئەمە چۆنیە ئەڵێ بە چینچکانەوە دانیشتووە ئەوە چۆنیە ئەو هینانەی کە هەیە ئەمە چۆنیە چۆن نییە چۆنی لەگەڵ چۆنە پێشتر باسمان کرد لە چۆنا باسمان کرد کە جیاوازن لەوەی کە وتمان زبرە یا سافە ئەمانە چۆن نین بۆچی چونکە ئەمە حاڵەتی چۆنێک پیشان دەدا ینی حاڵەتی ئەو دانانە پیشان دەدا کە چۆنێک کۆی کردوونەتەوە ینی لەنە شتێکە دەڵێن چڕە یا شاشە چڕی و شاشی کاتی ئەمە بیری لێ دەکەینەوە لە خەیاڵمانە چۆنەکە دروست نابێت ینی شێوەی ئەو شتە دروست نابێت چی دروست دەبێت ئەو شتانەی لە ناو ئەو شێوە شکڵیان گرتووە ئەو دانانە یا مەسافە لە بینیانە هەیە یا مەسافە لە بینیانانی فەرزەن ئێسا هینێک بێنە پێش چاوتان ئەوەی کاشتی پێدەبێژی بێژنگەکە دەڵێ شاشە یا چڕە یا تێرە ینی نەکانی بچووکە کاتێک کە تۆ بیل لە بێژنگەکە دەکەیتەوە لە چڕی وینەکەی لە چڕی و شاشیەکەی دەکەیتەوە بیل لە چی ناکەیتەوە بیل لە شکلی بێژنگەکە ناکەیتەوە ینی کەی چۆنیەتی بێژنگەکە ناکەیتەوە ئەو شاشی و پڕیە لەکوایە لە ناو چۆنیەتێکایە ینی تۆ چۆنیەتەکە دەیە ئەوەی ئەو مادەیە کە چۆنیەتەکە گرتوویەتە خۆی لە ناو مادەکە ئەو چڕی و شاشی هەیە بەمانایەکی تر ئەگەر من ورتر جایکەمەوە لەوەی کە هەیە ئێمە دوو جۆر لە خاصێتمان هەیە دەبێت لە یەکیان جاکەینەوە خاصێتێکەیە بەهۆی چۆنیەتیەوە وەردەگیرێ ینی بەهۆی ئەو فۆرمەی کە دەدرێ بە شتێک کاتی ئەمە شتێک دروست دەکەین مادەیەکمان هەیە و شێوەیەکمان هەیە ئەم شێوەیە دەدەین بەو مادەیە شتێک دێتە بوون ئەم شتەی کە دێتە بوون هەندێک خاصێتی هەیە هەندێک خاصێتی بە بۆنەی شکڵەکەیەوە بۆی پێیا بووە هەندێک خاصێتیش بە بۆنەی مادەکەیەوە بۆی پێدا بووە بۆ نمونە داسێک کە ئێمە لە ئاسنێک دێنین شکڵەکەی پێ دەدەین دەبێ بەداست ئەم شکڵەی کە پێمان داوە بۆ بەداست مادەی داسەکە کە ئاسنەکەیە کۆمەڵی خاصێت دەدا بە داسەکە شێوە کەش کە پێمان داوە کۆمەڵی خاصێتی پێ دەدا بۆ نمونە ئەو بازنەی بوونەی داسەکە ئەوە خاصێتێکە بازنەیە دەڵێ ئەمە چی پێیداوە شکڵەکە پێیداوە بەڵام ئاسنەکە ئەگەر نەرم بێ یا ڕق بێ یا نەچەمێتەوە یا چوزان مۆشتانی کە هەیە
ئەوە چییە ئەمانە ئەلێراچین ئەمە ڕەبتی بەچیەوە هەیە بە مادەکەوە هەیە یعنی مەوزوعی چڕی و صافی و زبری و ئەمانە عیلاقەیان بە هیچ شێوەیەک بە خاصیەتی شێوەکە نین خاصیەتی شێوەیی نین خاصیەتی مادی شتەکەن ئێمە گەل لێرە فەرزەن ئەرستۆ ئەگەر ئەرستۆ خاصیەتی مادی و شێوەیەکانی جا بکردایەتەوە بیوتایە ئەمانەیان خاصیەتی سوەرین ئەمەیان خاصیەتی مادین ئەو کاتە بە ئاسانی دەمانتوانی یعنی تعریفی چۆنچۆنی بکەین چۆنچۆنی دەکەوێتە ناو هیولای شتێک دروستراوەکەوە یا دەکەوێتە ناو ئایدیاڵەکەیەوە ناو شێوەکەیەوە تاوان ئەگەر ورتر بۆ ئەمە بڕۆی کاتێک کە شتێک دروست بووە سیستەم خراوەتە ناوی ئەم سیستەمە زۆرێک لە خاصیەتەکانی تەحدید دەکات ینی بۆ نمونە ئاسنێک کە سیستەمێک لە ناوێتی کۆمەڵە توانای دیاریکراوی هەیە ناوکەوت و دەرکەوتیان پێ دەکات بە پێی ئەو سیستەمە و سیستەمێکی ژەیە کە بوونی ئەو ئاسنەی ڕاگرتووە ئەمە خاصیەتەکانی تەحدید دەکات ئەمە وا دەکات کە ئاسن ڕق بێت نەک مادەکەی چونکە ئێمە مادەی ئاسن مادەیەکە هەستەکی نییە یعنی ئەوەی کە ئاسنی لێ دروست کراوە ئێمە لە ئاسن شت دروست دەکەین ئاسن خۆی مادەیەکی هەستەکیە بۆ ئێمە کەشتی تری لێ دروست دەکەین بەڵام ئاسن وەک خۆی کە دروست کراوە ئەویش لە ئایدیاڵێک و لە مادەیەک دروست بووە بەڵام ئەم ئایدیاڵە سیستەمێکە لە ناو ئاسنەکە ئەلەمەیانە لەوانەیە تۆزێ ناڕەحەت بێتەوە بتوانین خاصیەتە مادیەکان و ئایدیاڵیەکان جیاکەیتەوە بۆچی چونکە لە ڕاستیا ئێمە نازانین ئەو مادەیەی کە ئاسنەکەی لێ دروستکراوە ئەو مادەیە خاصیەتی چۆنە هەیەی نیەتی ئەگەر حەسە بە بیرکردنەوە عەقڵ بێ بە عەقڵی بۆی بڕۆین لە ڕاستیا ئەو مادەیە خۆی لە خۆیە هیچ خاصیەتێکی نییە یعنی کە دەڵێم مادە نییە خۆی مادە بەو معنایە کە تعریف کراوە لە فیزیا یعنی کەرەستە یعنی ئەو شتەکەی لێ دروست دەکرێت بە هەروە بڵێن ئەوەی ئاسنی لێ دروست کراوە نەک مادە ئەمە چیە خاصیەتەکانی ئەمە ناتوانین ئێمە هیچ ئینێکمان نییە ئیمکانیەتێکمان نییە بچینە ئەو دیوی گەردون تا بزانین ئەو مادەیە خاصیەتەکانی چی بەڵام بۆ ئەو شتانی کە لێرن ئێمە دەزانین ئەو خاصیەتانە خاصیەتی مادی ئەو شتن یا خاصیەتی شێوەی ئەو شتن تاوان زبری و نەرمی و ئەوانە لە شتێکدا لە ئاسنێکدا ئەگەربیری لەکەیتەوە ئەوە خاصیەتی مادیە هین ئەفوان خاصیەتی شێوەیە چونکە ئەو سیستەمەی ناو ئاسنەکە خاصیەتەکانی دروست کردووە بەڵام ئەگەر ئەم ئاسنەمان کرد بە داسێک لەبەرەوە ئاسنەکە بۆتە مادە کەرەستە بۆ دروستکردنی داسەکە ئەو کاتە دەڵێن ئەو خاصیەتانەی کە ئەم داسە هەیەی نەک ئاسنەکە هەیەی خاصیەتی چی مادی هیولایی خاصیەتی هیولایین و خاصیەتی ئایدیاڵینی چونکە ئەمە شێوەکە پێی نەداون ئەو مادەیە کە ئەو کەرەستەیە کە داسەکەی لێ دروستکراوە پێی دراوە لێرە ئینەکەیە لە حەزێ بکە من زۆر جار وشەی هیولا بەکاردێنم نەک مادە چونکە کە ئێمە دەڵێن مادە یەکسەر تخمەکانمان بیر دەکەوێتەوە تخمانەی سروشتیانەی کە هەن بەس کە وتت هیولا ینی ئەوەی کە ئامادە کراوە بۆ ئەوەی ئەم شێوەیە بگرێت ئیتر هەرچی بێت پێشتر بۆم باسکردن وتم بۆ ئەوەی شتێک بێتە ئاراوە دەبێت مادەیەکەوە بێ و شێوەیەکە بێت بۆ ئەوەی کورسێک بێتە ئاراوە دەبێت تەختەیەکە بێت و شێوەیەکی ژەبێ و تەختەیە وەری گرێتا بێ بە کورسی یا ئەمە لە ڕاستیا ڕەبتی بەمەوە هەیە بەس لێرە ئەرستۆ ئەو وردەکاری نەکردووە جیان کاتەوە اینجا بۆ ئینەکانی تر کاتیگۆریەکانی تر دەڵێت تەمان ئەو دەڵێ لە ڕێگەی زمانەوە هەڵدەداوە حەلکە ئەڵێ لە بەشی دانەپاڵدا دەوتێت کە دانەپاڵ سەر بە چۆنچۆنیە بەڵام لە ڕێگەی ئەوانەی کە ناوەکانیان ڕۆنراون ینی ئەوانەی کە ناوی ڕۆنرا و پێشتر باسمان کرد کە دەڵێ زانرا و زانست ناوێکە لە زانرا و ڕۆنرا زانرا و زانست هەردووکیان لە ئەسڵێکەوە دروست بوون کە وشەی زانینە یانە ئەمانە ڕۆنراون ئەو دەڵێ ئەو دانەپاڵانەی کە هێنن لەو بابەتە ناوەکانیان ڕۆنراوە ئەوە دەکرێت چۆنچۆنی بن بەس ئەمە نازانم حتمما لە دانەپاڵ باسی کردووە مەش پێشتر باسمان کردووە
ئەوە ناچبەوە سەری لێرە دووبارێ ناکەمەوە. دواتر کاتیگۆری ئەو کاتیگۆریانەی ماونەتەوە ئەوەیە کاتیگۆری کات و شوێنە. کاتیگۆری کات و شوێن هەر شتێک کە لە وجودا هەیە لە کاتێکا لە وجودا هەیە و لە شوێنێکیشا لە وجودا هەیە. یعنی شتێکت نییە لە دەرەوەی کات و شوێن ئەگەر هاتوو ئەو شتە شتێک بوو هەبوو، ینی مەوجود بوو. ئەوەی کە مەوجودە لە کات و لە شوێنێکی دیاریکراوەیە. کاتێک ئێمە دەمانەوێت لەبارەی کاتی ئەو شتەوە بدوێین، ئەوە بە کاتیگۆری کات پرسیار دەکەین. دەڵێن کەی ڕۆژ بوویەوە بۆن، کەی هاتی، کەی چوویت. ئەم کەیەکە ئێمە ڕۆژانە بەکاری دێنی. ئەمانە کاتیگۆری کاتن. تۆ دەڵێ سبەینێ و دوو سبەی و ئەمڕۆ و سەعاتێکی تر و ئەمانە هەمووی دەچە ناو کاتیگۆری کاتەوە. بۆ شوێنیش شتێک لەکوێیە، شتێک مادام هەیە دەبێت لە شوێنێک بێت. مادام هەیە لەگەڵ بوونیە ئەوە ینی بۆتە زەرورەت کە دەبێت لە شوێنێکا بێ. ینی شوێن و بوونی شتێک زەرورەتی یەکن. ناکرێ شتێک هەبێت و بەڵام لە شوێنێک نەبێت. کەواتە مادام هەر شتێک هەبوو لە شوێنێکیشە. بۆ ئەوەی ئێمە لەبارەی ئەم شوێنی ئەم شتەوە بدوین دەبێت کاتیگۆری چی بەکاربێنین؟ شوێن بەکاربێنین. یەک دانیان ماوە لە کاتیگۆریەکانیش بەچیەوەیە. بەچیەوە وەرونە دەڵێ بە نعلەوە، بە چەکەوە، ئەڵێ بە قسەی خۆشەوە شتەکەی پێوت. یعنی ئەمەی کە دەڵێ بەوەوە، ئەم شتەی کە بەوەوەیە بەو شتەی تریانەوەیە لە ڕاستیا بەشێک نییە لە وجودی، بەڵام دەتوانێت چی بکە؟ دەتوانێت ببێتە خاوەنی. ینی لەگەڵ خۆیان بیخات، بیدا لەگەڵ خۆی، وەکو لە جێ و لێریاوە دەڵێن بیدا لەگەڵ خۆی بدا. ینی شتێک کە لەگەڵ خۆتی دەدەیت، ئەو شتانن کە لەگەڵ خۆتی دەدەی مەرجە ببورن خاوەنداریەتی بێ، ینی مڵکێت نییە لێرە. شتێک کە تۆ لەگەڵ خۆتا دەتوانی بیبیت. تۆ دەڵێ بە نەعلەوە، ئەمە چیە؟ ئەمە کاتیگۆری بەچیەوەیە، بەڵام نەعلەکە بەشێک نییە لە وجودی من. ینی ئەو شتانەی کە من لەگەڵ خۆمە دەتوانم بیان بم، بیان ژوڵێنم، شتێکیان پێ بکەم. ئەڵێ هاتن، تۆ دەڕۆیت، ئەڵێ بە چەکەوە هات، بە چەکەوە هات. ئەم چەکە ینی لەگەڵ ئەوە هاتووە، کەوتوەتە ناو کارەکەەوە. ئەو شتەی دەکرێت ئاوا بڵین، ئەو شتەی کە لەگەڵ شتێکی ترا دەکەوێتە ناو کارێکەوە، ئەوە چیە؟ ئەوە بەچیەوەیە. پێی دەڵێن بەچیەوە، دەڵێن بەچیەوە. گۆرانی دەڵێ بۆ من، ئەڵێ بە مۆسیقاوە گۆرانی دەڵێ. مۆسیقا لەگەڵ گۆرانی وتنەوە بە مۆسیقاوە دەدێتە پاڵ گۆرانی وتنەکە. مۆسیقاکە شتێکی سەربەخۆیە، گۆرانیەکەش ئەوەی کە گۆرانەکە دەڵێ شتێکی سەربەخۆیە، وجودێکی سەربەخۆی هەیە. طبعا لە بەچیەوە دایما یەکێکیان ئەوی تریان حکمی ئەوی تریان دەکات. ینی کە دەڵێ بەچیەوە، لە بەچیەوە شتێک محکوم دەکات بەوەی کە لەگەڵ خۆی بیخاتە ناو کارێکەوە. ینی لێرە ئەوەندە گرنگە لە بەچیەوە، ئەوەی گرنگە لە بەچیەوە بیزانی ئەوەیە کە بزانین ئەو دووشتە کە دەڵێن شتێک بە شتێکەوە، ئەو دووشتە پەیوەندیەکی ئۆنتۆلۆژی لە نێوانیانە. یعنی چی؟ یعنی ئەمیان بەسەر بەخۆیی لە ویتریان دەتوانێت هەبێت، ئەوی تریش بەسەر بەخۆ لە میتر دەتوانێت هەبێت. بەڵام لە کارێکە دەکرێت یەکێکیان ئەوی تریان لەگەڵ خۆیان بەرێتە ناو کارەوە، لەگەڵ خۆیان هەڵی گرێت و بێنێتە ناو ڕووداوەکەوە. ئەلێرا ئێمە کاتێک کە سێری شتێک دەکەین بەچیەوەکانی دەتوانین دیاریکەین.
ئەو بە چێوانەی کە لەگەڵ ئەو شتا هەن، یعنی ئەو بە چێوانە شتانێک نین کە ئێزافە کرابن، دانەپاڵ نین، شتێکە لەگەڵ ئەوە نەک هی ئەوە دراوەتە پاڵ ئەو. ئێستا لە هینا لە دانەپاڵە دەڵێ کۆیلەی سەردارە، بەڵام لە بەچیەوە مەرج نییە ئەو کەسەی دەڵێ بە چەکەوە هات ئەو چەکە چەکی ئەو کەسە بێت. اینجا دوای ئەوە لە چەکی ئەو کەسەش بێ لە خاوەنداریەتی بێ بڵین، لە کاتێکا کاتیگۆری لێرەوە زانم خاوەنداریەتی تیان نییە، کاتیگۆری چونکە خراولەتە پاڵ دانەپاڵەویش، ئەگەر کاتیگۆری خاوەنداریەتی بێ لە ڕاستیە گەڕانەوە ڕوو نادا لێرە، یعنی دانەپاڵ کەواتە دانەپاڵ نییە. بۆچی؟ چونکە تۆ دەڵێ بە چەکەوە، یعنی چەکەکە دەڵێ هی ئەوە، بەڵام ناتوانین بڵێ ئەو هی چەکەکەیە، ئەو هی چەکەکەیە. ئەگەر ینی بە معنایەکی تر ئەگەر خاوەنداریەتیش بێ هەر دانەپاڵ نییە، بەڵام لێرە دەکرێت خاوەنداریەتیش بێت و دەکرێت خاوەنداریەتیش نەبێ، ینی بە معنایەک ئەو کەسێک کە بە سیارەیەکەوە هاتووە دەکرێت سیارەکەی خۆی بێت و دەکرێت هی خۆی نەبێت. ئێستا تۆ لە شوێنەکە دەڵێ فلانە کەس بە ماڵ و منداڵەوە هاتن بۆ ماڵمە، بە ماڵ و منداڵەوە هاتن ئەمە چییە؟ ئەمە بە چێوەیە، دەکەوێتە ناو کاتیگۆری بە چێوە. تۆ ئەو کاتە تەرکیزت لەسەر وجودی ئەو شتە نییە، تەرکیزت لەسەر ئەوەیە ئەو شتە چی تری لەگەڵ خۆیان هێناوەتە ناو کارەکەەوە، ناو ڕووداوەکەەوە. کە دەڵێ تۆ بە کەسێک دەڵێ بە منداڵەوە هاتن بۆ ماڵمان، هاتن بۆ ماڵەوە ڕووداوەکەی ڕوویداوە، ئەم کەسە شتانێکی تری لەگەڵایە، ئەم کاتیگۆری بەچیەوە ئەوەمان بۆ دەستنیشان دەکا کە لەگەڵ ئەو شتا کە هاتووەتە ناو ڕووداوەکەەوە لە کاتێکە ئەو شتە جزئێک نییە لە ئەو شتەی وجودی ئەو شتێکە هەیە، ینی وە نابێت جزئیش بێت، ئەمەن لێرە نابێت جزء بێت، چونکە تۆ ناڵێ بەدەستەوە پیاوەکە هات بە قاچەوە هات، دەتوانێت دەوێت بڵێ بە نعلەوە هات، بە قاچەوە هات ناتوانانی بڵێ بۆچی؟ چونکە قاچ جزئێکە لە چی؟ لە وجودی ئەو شتێک کە دێت، بەڵام دەڵێ بە نعلەوە هات، بە سیارەوە هات، بە منداڵەوە هات، بە ئێستا منداڵ جزئێک نییە لەو کەسەی کە منداڵەکەی هەیە، ئەو وجودێکی سەربەخۆی هەیە، ینی منداڵی باوکێک منداڵی کەسێک وەکو دەستی کەسێک نییە، دەستی من لەگەڵ منداڵی من ئەم دوو شتە لە ڕووی لە جەوهەرا دووشتی جیاوازن لە ڕاستیە، دوو ناوەڕۆکی جیاوازیان. منداڵی من دەتوانی بیخەیتە ناو کاتیگۆری بەچیەوە، بەڵام دەستی من ناکەوێتە ناو کاتیگۆری بەچیەوە، چونکە جزئێکە لە وجودی من. ئەوەی کە جزئێک نییە لە من و لەگەڵ منە دێتە ناو ڕووداوەکەوە، ئەوە دەکەوێتە ناو کاتیگۆری بەچیەوە. تاوانە ڕستەوە هیچی لەبارەی بەچیەوە نەوتووە لە ڕاستیە، هەر ئەوەندەی وتووە بەچیە وەکو بەناڵەوە بەچەکەوە تەناوە نەیوتووە. لێرەشە هەر ئەوە دووپات دەکاتەوە کە لە سەرەتا لە دەستنیشانکردنی کاتیگۆریەکانە باسی کردووە. تا ئێرەوە هینەکانە مۆزۆی کاتیگۆریەکانە، ئەمە هەر دە کاتیگۆریەکە بوو. دوای ئەوە ئەو دەچێتە سەر ئەو پێوانانەی کە هەندێک جار لە شتەکانە بەکاری دێنە بۆ جیاکردنەوەی کاتیگۆریەکان. بۆ نمونە بەرامبەربوونەوە، لێکدژی، یەکێک لەو ئەو شتانەی کە هەیە لەمانە لەم بابەتی کە دەیکاتە قیاسێک و زۆر جار بۆ زۆر لە کاتیگۆریەکان بەکاری دێنێت. ئێستا دەچینە یەکێک باسکردین یەکێک لەو پێوانانەی کە ئەو بەکارهێناوە بۆ جیاکردنەوەی کاتیگۆریەکان، ئەویش پێوانەی بەرامبەربوونە، یعنی دوو شت کە بەرامبەر دەبنەوە. ئالێرا دەتوانین بڵێن بەو دوو شتەی کە بەرامبەر دەبنەوە بەرامبەربووەکان، ئەوانەی کە بەرامبەر دەبنەوە. تاوان بەرامبەربوونەوە بە چەند شێوەیەک دەبێت، یا ئەوەیە لە ڕێگەی دانەپاڵەوەیە، ئەوەی لە ڕێگەی دانەپاڵەوە ڕوو بەرامبەر دەبێتەوە لەگەڵ بەرامبەر دەبنەوە، ئەوانەی لە ڕێگەی دانەپاڵەوە بەرامبەر دەبنەوە، یعنی دووسەرەکەی دانەپاڵ کە بەرامبەر دەبنەوە، جیاوازە لەوانەی کە لە ڕێگەی لێکدژیەوە بەرامبەر دەبنەوە، و جیاوازە لەوانەی کە لە ڕێگەی نەمان و توانستەوە. نەمان و توانست ینی کەسێک توانایەکی هەیە بە سروشت یا
بەدەستی دێنێ بەڵام دواتر لە دەستی دەدا یەکێکیان هەیەی ئەویتریان نەیماوە یعنی بۆ ئەوەی نەمان هەبێت دەبێت توانست هەبێت ئەوەنە شتێک کە هەر خۆی نیەتی ئەمە ناتوانین باسی نەمان و توانست بکەینەوە دواتر بە ورتر باسی دەکەین دوای ئەوە بەرامبەر بوونەوەی نەمان و توانست وەکو فەرزە نابینا و بینا بەرامبەر دەبنەوە کەسێکی بینا و کەسێکی نابینا زانا و نەزان بەرامبەر دەبنەوە بەرامبەر بوونەوە لە توانەکانە زۆرە لەوانەیە کە هەیە مۆسیقار و نامۆسیقار ئەندازیار و نائەندازیار ئەمانە هەمووی هەن بەڵام ئەمانە کاتێکن کە دەبێ فعلەن تواناکە هەبێ و تواناکە لە دەست درابێ جاتەوە دەتوانی بڵێ ئەوە ئەندازیارە ئەوە نائەندازیارە یعنی دەبێت تواناکەی لە دەستدابێ ئەوەنە شتێک کە توانای بەدەستێنانی یعنی توانای ئەوەی نەبێ ئەو تواناییتیان نەبێ کە ببێ بە ئەندازیار تۆ ناتوانانی ئەمەی بەرامبەر بەکاربێنی ئەوە دواتر لە نەمانە و توانست ڕوونتری دەکەینەوە جۆرێکی تر لە بەرامبەربوونەوە هەیە ئەرێونەرەیە وەکەوەی کە دەڵێ دانیشتووە دانەنیشتووە ڕۆشتووە نەڕۆشتووە ئەم ئەرێونەرێش بەرامبەر بوونەوەی تایە یعنی کەواتە بەرامبەر بوونەوە یا ئەوەیە لە ڕێگەی دانەپاڵەوەی یا ئەوەیە لە ڕێگەی لێکدژیەوەیە یا ئەوەیە لە ڕێگەی نەمان و توانستەوەیە یا ئەوەیە لە ڕێگەی ئەرێونەرێوەیە طبعا ئەمانە هەر یەکەیانی تر ئەرستۆ بە درێژی باسییان دەکات تەمەنەت باسی بەرامبەربوونەوەکان ناکە لەناو ئەوەشە کە باسی بەرامبەربوونەوە دەکا باسی بۆ نمونە لێکدژی دەکا لێکدژی چییە و لێرە هەندێک جار شتەکان دووپات دەبنەوە لە کتێبی کاتیگۆریەکان فەرزەن لێکدژی لە شوێنێکا باس کردووە لە شوێنێکی تر باسی دەکاتەوە یا فەرزەن لێرە دەیەوێت باسی بەرامبەربوونەوەکە بکە بەڵام لە عینی کاتیشا تیشکێک دەخاتە سەر مۆزۆی لێکدژی و لە کاتێکا پێشتری شەمە جارێکی تر باسی کردوێتەوە بۆ ئێمەش ناچارین لێرە ئەوەی کە ئەو لەوێ جارێک باسی کردوێتەوە جارێکی تر ئێمە بە هەمان شێوە باسی بکەینەوە ئێستا یەکەم زانی دانەپاڵ چۆن بەرامبەر دەبێتەوە ئەگەر بیرتان ما بێ دانەپاڵمان خوێند و باسی ئەومان کرد مەوزوعی دانەپاڵ کە شتێک دەدەینە پاڵ شتێک ئەوە ئەم شتە بە پێوانە بە شتێکی تر دەوتری ئاوایە ینی ماهیەتەکەی بە پێوانە بە شتێک دیاری دەکرێت بۆ نمونە کە تۆ دەڵێ دووهێندە ئەگەر شتێکمان نەبێ ئەم شتەی تر دووهێندەی ئەو شتە بێ دەتوانین بڵێن دووهێندە حتمما ناتوانین بڵێن دووهێندە یا دەڵێن نیوە دایمە نیوەی شتێکە دووهێندەی شتێکە یعنی چی ینی بە پێوانە بەو شتە ئەم دووهێندەیە بە پێوانە بەو شتە ئەم نیوەیە یعنی شتێک کراوە بە پێوانەیەک قیاسێک کە شتەکانی تر بەپی ئەوە دیاری دەکرێن دەپێورێن ئەگەر ئەو شتە نەبێت ئەمەش نابێت یعنی ئەگەر شتێکم نەبێ نیوەی ئەو شتەشم نی یعنی ناتوانین بەبێ بوونی شتێک بڵێن ئەم شتە نیوەی ئەو شتەیە و ئەو شتە کراوەتە پێوانە بۆ ئەوەی بۆ نیوە بۆ دووهێندە بۆ سێهێندە بۆ دەهێندە بۆ ئەوەندە هێندە ئەلێرا شتێکمان دەبێ هەبێ ببێتە ئەساس بۆ ئەوەی ئەوانی تر هەبن ئەمە تقریبان وەکو مۆزوعی قیاسەکان وایە ینی بۆ نمونە دەڵێ کیلۆ خۆی چییە کیلۆ خۆی کیلۆیەکە بەڵام ئەم کیلۆیەک نییە لە کیلۆیەکی پێوەرە کیلۆیەکی پێوراو نییە کیلۆی پێوراو بە کیلۆ پێوەرەکە کیلۆیەکە بە کیلۆ پێوەرەکە کیلۆیەکە بە کیلۆ پێوەرەکە 2 کیلۆیە بە کیلۆ پێوەرەکە 3 کیلۆیە 4 کیلۆیە 10 کیلۆیە ئەم کیلۆیەکە پێوەرە دەبێ ئەمە جیایکەینەوە لەو کیلۆیەی کە پێوراوە و ئەمەی کە پێوراوە بەپێ ئەوەی کە هەیە دیاری دەکرێت و ماهیەتەکەی دیاری دەکرێت ئێستا دەڵێ مەترێک پێوانەیەکە شتێک کە دەڵێ مەترێکە بە پێوانە بەو شتە دەڵێ مەترێکە یعنی ماهیەتەکەی بە پێوانە بە شتێک دیاری دەکرێت
ئەرسۆ وا دەڵێ ماهیەتەکەی بە پێوانە بە شتێک دیاری دەکرێت. جگە لەوەش ئەم دوانە بۆ یەک دەگەڕێنەوە، یعنی تۆ دەتوانی بڵێ دووهێندە دایەمە دووهێندەی شتێکە، یعنی هیچ شتێکە، شتێکیش ئەمە دووهێندەکەیەتی، ئەمەی کەیە شتەکەیە، دووهێندەکەی شتەکەشە و شتەکەش ئەو شتەیە کە بووەتە دووهێندە. ئەم گەڕانەوەی هەیە ئەلێرا ئەمانە دانەپاڵن، بەڵام ئەم دوانەی کە تۆ باسییان دەکەیت بۆ نمونە شتەکە و دووهێندەکە نا، بەڵام نیوە و دووهێندە چین لە بەرامبەر یەکەن، نیوە و دووهێندە، نیوە نیوەی شتێکە، دووهێندەش دووهێندەی شتەکەیە، بەڵام نیوە و دووهێندە چین بەرامبەر یەکەن بە نسبەت چیەوە؟ بە نسبەت شتەکەەوە، یعنی شتەکە وای کردووە کە ئەم دوانە لە بەرامبەر یەکاون. ئەم وازەحە دووهێندە و بۆچی بەرامبەر نیوەیە؟ چونکە نیوە نیوەی ئەو شتەیە، دووهێندە ینی دوو ئەوەندەی ئەو شتە، دوو ئەوەندەی ئەو شتە پێچەوانەی نیوەی ئەو شتەیە. یعنی ئەگەر بێت و ئێمە شتێک دروستکەین ئەم سەر ئەو سەری بۆ دانین دوو جەمسەر، ئەگەر شتەکە ئەلێرا بێت دووهێندەکە دەکەوێتە ئەم لا و نیوەکەش دەکەوێتە ئەو لا. ینی ئاوا تەسویری کردووە کە نیوە لایەکی ئەم شتەیە بەرەو خوارەوە، بەڵام دووهێندە هەر ئەو شتەیە بەرەو سەرەوە. یعنی ئەو شتە گەر دووهێندەی خۆی بەرزیکەینەوە ئەوە دەبێتە دووهێندە، بەڵام ئەگەر دووهێندەی خۆی کەمیکەینەوە دەبێتە نیوە. یعنی بیکەینە یەکێکە بیکەینە دوو، ئەو کاتە ئەوە نیوەی وەردەگرین، بەڵام ئەم یەکە کاتێت دوانماندانە بە قیاس بەم یەکە ئەمە دەبێتە دووهێندە. یعنی لێرە دوانمان دەست کەوتووە، بەڵام لێرە نیوەی ئەو یەکەمان دەست کەوتووە. لێرە دەڵێ نیوە و دووهێندە چین بەرامبەر دەبنەوە. ئەوەندە لەبارەی هینەوە دەڵێ لەبارەی مۆزوعی دانەپاڵەوە کەوە مۆزوعی بەرامبەر بوونەوە لە دانەپاڵە، یعنی ئەوەی کە گرنگە و دەبێت تەرکیزی بخرێتە سەر ئەوەیە بەرامبەر بوونەوەکە لە بینی ئەو شتا ڕوونادا کە پێوانەکەیە لەگەڵ شتەکانی ترا، بەعکسەوە ئەو شتێک کە پێوانەکەیە دێت وا دەکات، دەبێتەوە کاری ئەوەی کە ئەم دوانە لە بەرامبەر یەکە بۆستن بەرامبەر ببنەوە. تەمەن ئەم مەوزوعی نیوە و دووهێندەیە ئەگەر تۆزێ ورد ببینەوە هەستەکەی جۆرە لە لێک دژیشی تایە، ینی نیوە دژی وەکو وایە دژی دووهێندە بێت، چونکە نیوەی ئەو شتەیە، بەڵام دووهێندە دووهێندەی ئەو شتەیە، دووهێندە لەگەڵ نیوە لە بەرامبەر بوونەوەن. ئەوە بە نسبەت یەکەمیان دانەپاڵەوە بەرامبەر بوونەوە لە دانەپاڵە ئاوایە. بەڵام بابێنە سەر لێکجی. لێکجی تۆزێ تەبەن یەکێکە لەو وینانەکە ئەو مەسەلە لۆژیکیانە کە زۆر گرنگە لێ تێبگەین، و یەکێک لە بنەماکانی لۆجیکی تازەش بنەمای نالێک دژیە، ئەوە بنەمایە لە لۆژیکە. لە لۆژیکە سێ بنەمامان هەیە، یەکێکیان بنەمای هەویەیە ناسنامە، بنەمای ناسنامە ینی شتێک خۆیەتی، ینی ئاوە، ینی شتێک یەکسانە بەخۆی. بنەمای نالێک دژی ئەوەیە کە دوو دژ لە شتێکا کۆنابنەوە، ینی لێک دژەکان ئیمکانی کۆبوونەوەیان نییە. ینی ئەگەر بینیت لە شوێنەکە دوو لێک دژ کۆبوونەوە ئەوە لە ناو وەهمایت، ینی ئەوە تەنها لە ناو وەهما هەیە، ئەوە غەڵەتت کردووە. بنەمای سێمیان پێ دەڵێن بنەمای سێمی بەرزکراوە، ئەوش احتیمالەکانە، فەرەزەنەوەیە کە تۆ دەڵێ ئەو دەرگایە یا کراوەتەوە یا نەکراوەتەوە. جا لێرە باسی لێکدژی دەکەین. لێکدژی ئەوە تەبەن وەک بنەمایەکی لۆجیک شتێکە و لێرەش بە لێکدژی خۆی بزانین چییە. لێکدژی بەر لە هەموو شتێک دەبێ بزانین لێکدژی لە نێوان شتێک و شتێکە نییە، لە نێوان شتێک و شتێکایە لە شتێکی ترە. ینی دوو لێکدژ دەتوانن ئەگەر لە شتێکان نەبن بەجیا هەبن،
دوو لێکدش ئەوە نییە کە یەکێکیان هەیە و یەکێکیان نییە. دوو لێکدش ینی ئەوەی ئەو دوو شتە دەکرێ ئەگەر لە ناو شتێکان نەبن بەجیا هەبن. بەڵام لەکوێ ئەمانە لێکدژیەکەیان ئاشکرا دەبێ دەردەکەوێ جەنگەکە دروست دەبێ ئەو کاتە هەردووکیان بیان نەوێت لە شتێکا کۆ ببنەوە کە ویستیان لە شتێکا کۆ ببنەوە ناتوانن. ئەو شتە بۆچی چونکە ئەو شتە هەر دەبێ یەکێکیان هەڵگرێ و یەکێکیان هەڵ نەگرێ. تەبەن کە ئەمەمانزانی ئەو کاتە ئێمە شتانێکی تر دەرک پێ دەکەین. ئەویش ئەوەیە ئێمە هەندێک شتمانەیە یەکێک لە لێکدژەکانی تایە، یعنی کە یەکێک لە لێکدژەکان ملزەم بێ بە وجودی ئەوە هەرگیز لێکدژەکەی تر وەرناگرێت. یعنی چی؟ یعنی ئاگرگەرمە لێکدژەکەی ساردەیە، ساردەشت ساردە و گەرمە پێکەوە لە ناو ئاگرا وجودیان نییە. بەڵام ئەوەی کە لازمی وجودی ئاگرە گەرمەکەیە، لەبەر ئەوە یەکێک لە لێکدژەکان ئیلانا دەبێت لە ئاگرا هەبێت و یەکێکیان نەبێت. و ئاگر لەبەر ئەوە خاصیەتەکە کە لێکدژە لەگەڵ خاصیەتێکی ترە لازمە بە وجودی ئەوە ئاگر گەرمیەکەی ناگۆڕێ بۆ ساردی. بەڵام ئەو شتانەی بۆچی چونکە ئەمە لازمە بە وجودی، یعنی ئەگەر ئاگر گەرم نەبوو ئەوە ئاگر نییە. بەفر سپی نەبوو ئەوە بەفر نییە، یعنی سپیەکە لازمە بەچی بە وجودی بەفرەکە. کە سپیەکە لازم بوو بە وجودی بەفرەکە ئەو کاتە بەفرەکە ناتوانێت چی وەرگێ، ناتوانێت دژەکەی جی سپیەکە وەرگێ، ژی سپیەکە کە ڕەشە ناتوانێت وەرگێ. باماشەوە ئاگر دژی گەرمیەکە کە ساردیە ناتوانێت وەری بگرێت. بەڵام ئێمە شتانێکمان هەیە دەکرێ جارێک لە جارەکان لێکدژێکیان وەرگرێ و دواتر ئەو لێکدژە بگۆڕێ بۆ دژەکەی خۆی. بۆ نمونە لە ساغی و نەخۆشی چین دژن، کەسێک ساغە و کەسێک نەخۆشە، ئەم نەخۆشی و ساغی لە کەسەکە کە کەسەکە وەریان دەگرێت ئەم دوانە دژن. ئەم دوانە ناکرێت پێکەوە لە کەسەکە هابن، یعنی کەسەکە ناکرێت لە عینی کاتە نەخۆش بێ و ساغیش بێ. کەواتە لەو کاتە ساغە نەخۆش نییە، لەو کاتەشان نەخۆشە ساغ نییە. کە لەم کاتا کەس بەڵام ئەوەی هەیە لە کەسەکە ئەوەیە ئەم ساغی و نەخۆشیە بەشێک نین لە وجودی کەسەکە، یعنی خاصیەتێک نین لازم بە وجودی بن. لەبەرەوە خاصیەتێک نین لازم بە وجودی بن دەکرێ ساغی لە ناویا بگۆڕێ بۆ نەخۆشی، نەخۆشی بگۆڕێ بۆ ساغی. فەرزان ئەگەر بەهاتایە و ساغی خاصیەتێکی لازم بە وجودی ئینسان بواە ئەوە هەرگیز نەخۆش نەدەکرێت. یا ئەگەر نەخۆشی خاصیەتێکی لازم بە وجودی بواە ئەو هەرگیز ساغ نەدەبوو. وەکو چۆن ئاگر هەرگیز سارد نابێت. ئەمە فەرقەکەیە بینی ئەوەی کە لازمە بە وجودی ئەو شتە، یعنی یەکێک لەو لێکدژانە کە بەرامبەر دەبنەوە لەگەڵ یەکە لازم بێ بە وجودی ئەو شتە یا لازم نەبێ. کە لازم بوو بە وجودی ئەوە ئیلا نادەبێ یەکێکیانی تیا بە یەکێکیشانی هەرتیا نەبێت. بەڵام ئەگەر لازم نەبوو بە وجودی ئەوە دەکرێت هەردووکیان وەرگێ، بەڵام لە دوو کاتی جیاوازە، ناکرێت لە یەک کاتە هەردووکیان وەرگێ، یعنی ناکرێت کەسێک لە یەک کاتە هەم ساغیش بێ و ئەم نەخۆشیش بێت. تەبەن بۆ هەر شتێک کە خاصیەتەکە لازم نییە بە وجودی، خاصیەتەکە ئەوەی کە بەرامبەری دەبێتەوە، ینی دژەکەی ئەوە چۆنە؟ ئەوە جارێک وەری دەگرێ و جارێک وەری ناگرێت. شتێکی تر هەیە لە لێکدژەکان ناویش تەبەن بەر لەوە بچمە سەر ئەوە شتێکی تر هەیە. ئەرستۆ دەڵێ ئەو دوو لێکدژەی کە شتێک وەریان دەگرێ یا وەری گرتوون بەمەرجە ئەو شتە بێکە
إنك يعني خاصيتك لازمة بوجودي أو كاتا أو خاصيته دبي بلي أو لك جور دقري أو برامبرا لك جبرامبرا ور دقري أو لا يكي برامبر بونا وكور دقري كعبارة لا يكي لك جكان كجنجاوة بو أو سازة لقليا يعني ببي طبيعة بنماي طبيعة سازة لقليا بون مونا قرما سازة لقل آقرا بويا آقر قرمو ساردنيا لبرو أوان وردقري كلقل خويا سازة بس من أهم واين كرك لازمة بوجودي ما دام لازمة بوجودي هر أوا وردقري شتيكي تري لنوان ليك جكانا عندك جولة ليك دجمان هي نيوان يعني هي أو طبعا بيشتيش باس ما كر نيوان يعني هي بون من الرنجة كان رش وسبي دجن بلام لبيني رش وسبياتشي هي كومال الرنجي تر هي بور هي سور هي سبي هي عفوا قاوي هي فلان هي أماني كهن أو نيواناني كهن طبعا هموشتك زور جاري مقصد كين دلين يعني أمبرو أوبر مقرأ خود لنوان رنجة كاس سبيو رشا رنجة تريشة طبعا لهموش بو هموشتك وانين أو لرنجة كان أوايا لبيني أو دوانا أو هي لهند يشترى أوايا بس بو هموشتك أواني طبعا لنوان غير مساردشة أو هي يعني أو نوانا نهن أو كون نواني تيايا نواني أنتيايا يعني لك جنوانيا كان أم لك جنوانيانا نابن با ضرورات وكوبلي بو لا أرسطو وادله دله نابت الضرورات تك بو وجودي أو اشتكان كهن ولا ما قال إني كين لواني أوانا بفرزن عند الشدية هرشون زير رأسا زير خاصية زردة زرد خاصيتي لازم بوجوديتي كلازم بوجوديتي بلام زردش چينية زرد نرشا نسبية يعني لك جكانية ناوان دكي ورقرتوا مرجي شل يعني لازم بوجودي شي طبعا كاتك يوم الدين سر أو كباسي نيوانا كان دكي يعني دلو مرجنية كهر تشتك يكيك لواني هلقرت بي يعني شون دلين للموضوعي لك جكانا شتك دبي يكيك يعني كاتك باسي لك جيدة كان لشتكا دبي أو كشتا يكيك يعني بردوام هلقرت بي بو أمان أواني نيواني كان بيويزنيا بوچی چونکە ئەوەی کە لێک دژیەکە ئەویتر لێک دژیەکە فەرزی دەکا یعنی تۆ فەرزەن باسی دەتەوە ڕەشوسپی لە شتێکا بکەیت باسی لێکدژی لە شتێکا بکەیت دەبێ یەکێک لەو شتانە ئەو شتە هەڵی گرتی بێەوە ناتوانانی باسی لێکدژی بکەیت بۆ نمونە دەتەوێت باسی لێکدژی گەرما و سەرما بکەیت دەبێ ئەو شتەی کە هەیە یا گەرمیەکەی وەرگرت بێ یا ساردیەکە ئەگەر یەکێکیانی وەرنەگرت بێ ناتوانانی باسی لێکدژی بکەیت دەبێ یەکێکیانی وەرگرتی بێت تا بڵێ ئەویتر چوویە پاڵی ئەوە لێک دژیە بەڵام ئەگەر شتێک بۆ نێوانیانەی تیابوو ئەوە نێوانەکان وەکو بڵێ نێوانێک لە نێوانەکانی وەرگرت ئەوە نابێتە مەرج بۆ باسکردنی کە لێک دژەکەی بێنین تاوەکو وەریگرێەوە بێتە شتێکی ناچاران بەڵام لە دوو لێک دژەکە ئەوە شتێکی ناچارانەیە بەڵام لە نێوانەکانە وەکو زەرد و فلان و فیسار ئەمە چی نییە ئەمە شتێکی ناچاران نی بۆیە ئەمە کە دەڵێن ناڵێن زیار کە باسی لێکدژەکان دەکەین باسی ئەوە ناکەین کە ئیمکانی ئەوە نییە بەفر دەڵێن ئیمکانی ئەوە نییە بەفر ڕەش بێ و سپیش بێت ینی یا بەفر ڕەش بێت بەفری ڕەشمان نییە لە شتەکانی تر ئەمە باز ناکەین لەما بۆیە ئەمە باز دەکەین چونکە ڕەش بەرامبەر بە سپیە لێکدژمان هەیە يعني لا نالين فرزان قول نية سور بيت يعني عفوا قول نية سور بيت يعني هم قولك دبي هر سور بيت اواني كنيوانين لا ام نابنا مرج لا كاتيكا ام لباري شتيكا وليك جيدا لين نابنا مرج وشي چونك خويان جمسريكي ليك جكن بلام اواني كنيوانين الا نا مرج كاتي باسي ليك جيدا كي دەڵێن مادام ئەوە هەڵگری ئەوەیە ئیمکانی ئەوە نییە هەڵگری ئەوی تریشان بێ یعنی لە یەک کاتە بەڵام دەکرێت لە دوو کاتی جیاوازە بۆ ئەوانەیان کە خاصیەتە لێکدژەکە مەرج نییە لازم نییە ببوونیان ئەوە دەکرێت لە کاتێکا ئەو لێکدژیە وەرگرێ و لە کاتێکی تریشە
دژەکەی تری وەرگێت یعنی ئەوەی کە بەرامبەرەتی طبعا ئەمە لە مۆزوعی بەرامبەربوونەوە باسی دەکا بەڵام خۆی بە قوڵی دەچێتە ناو مۆزوعی لێکدژیەوە و ئەم مۆزوعانە دێنێتە پێشەوە منیش بە باشم زانیت بۆتان باسکەم بۆی بە تەواتی لە مۆزوعی لێکدژی یانی شتەکان لەلاتان ڕوون بن